Roja دوم ya dengdanê komariyên civata nûneran serneketin di destnîşankirina serokê civatê de. Termê Emîne Akarî yek ji sê qurbaniyên êrişa Parîsê geha Herêma Kurdistanê û li ser daxwaza wê dê li Qendîlê were veşartin. Karbidestan li Îranê Trana Elîdost ektera navdara zîndankirî azad kir. سلاف و رز دگل برنامج دیا کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن ها هفتی سپیده روژا پین شم گویه و داخل شمو هیوین دم خوش جوارا دخوازه. در روژا دومی دنگدان دجبو دست نشان کرنا سلوککی جبو جواتا نونران یا کنگرس امریکی کومارین اندام جوات دهجی رک نکتن جمارکا کومارین پاریزیار گوی خو ندان دخوازا سروک بری یه امریکی دونالد ترامپ حتا کو یک گرتی بن و پشتوانیا کاندید سروکاتیا جوات د کنگرس دا کوین مکارتی بکن گالو چه دبا و سیناریو اندهاتی و چبن اگر او کوماری د دنگدانا ایرو دجی رک نکبن سیروان قچو پیدا چونه که دیگه سیروان فرمو گلک سپاس داخل دراما کنگرس هر بردوام دکه لوی دنگدانا کو ایرو دکه و روژا خویا سیاده حیانه ها سروک کجبو جواتا نونران یا کنگرس امریکی نهاتیه کرن اگر اف یک بردوام ببو چه به کام بهور لوی راپورت گهداری بکن پشتی سه دنگدان نسر کفتی و گرک گوتوبیجن لپاش درین گرتی اندام کنگرسی کوماری کوین مکارتی هر نکاری بوان دنگان کن بکه کو پوستا سروکاتیا جواتا نونران لکنگرس امریکی مسوگر بکه. پشتی سه دنگدان روژا چارشمه اف بویه 6 جار دو روژان ده کو دنگدان لسر وی که هاتیه کرن. لیجبر کو مکارتی نکاری بو 218 دنگین پیویست بدست بخه هولدان اوی یا جبو بدست خستنا وی پوسته ایدی جاره کدن هاتا پاش وخستن. تو اندام هلبجارتی پرانیا دنگان به دست نخستیه لو ما سروک جواتی نهاتی هلبجارتن. اف آخافتن دوان دروژان ده گلک جاران هاتیه بهیستن و اگر روژا پنشمی جی تروی کفتن دناف کوماریان ده چه نبو دبکو جارین دنجی وره بهیستن. تاوی کو مکارتی گلک داخوازین کومارین کو لدجی وی پیک آنیه هینجی هجمارک کومارین کفن پاریز هنه کو نهاتیه پشتراس کرن او ایدی دنگن خوبدن کنگرسمان جولیتا کالیفورنیا. سروک بری دانالد ترامپ جی بانگ لوان دنگن دجبر کر کو خوبکن یک و لدو بربجار کوماری راوستن. لی پشتی گره دنگدان روژا چارشمه دیار بو کو بانگا ترامپ جی نکاری گر بو. لگور هجمارتنا دنگان دگرین داویده مکارتی پیدوی دنگین اندامین دنین کوماری هیه دا کو پوستا سروکاتیا جوات مسوگر بکه و داویه لوی دراما کنگرسی بینه. دنگدانا روژا پنشمه دی دیار بکه که او یک بردوام دبه یان جی مکارتی داوی دبه سروک جوات کوجمیج و او یک جو ارمان جنوین سیاسی بو. بله پرزگریک لویده که چیه؟ پرزگریک سرکی لویده که اوه کو 20 اندام کنگرسیین کوماری هنه کو ناخوازن هفکاری وان و اندام پارتیا وان کوین مکارتی ببه سروک جوات جبرگو گل او دبیجن لگور آخافتنا وان دوار ایدئولوژی ده نکارن خو بسپیرنوی او گلکی نرینا خو دوار سیاسی و ایدئولوژی ده دگهر جبرلو او داخوازا وید کن یان داخوازا گلک دزداینا جد کن هلبت دوان دروجن داوی ده داخل مکارتی گلک بازار و دانو سندن بوان کریه وقت بیجن گلک داخوازی وان پیک آنیه لی حتان هاجی خویان او داخواز تیرا ویه که ناکن کو دنگی خواه بدنوین سیروان لگورا چافدرین سیاسی لرل واشنطن بونمونا بحثی بری 100 سال نکن کو جاره کدید شتک وصل رودایا ل 1923 رودایا لی دمی دی بیجن جداهی ها بو داخوازین خلک دنی برا نوینرین باجاران و نوینرین گندان و داخوازیوان هبولی نها دی بیجن راست تو بحثی نک داخوازه دیکی مکارتی دی بیجن داخوازیوان بجی کلی نا بیجن او داخواز چینن یا نه داخوازین دیار کرینه
راسا داخل تشتي كسايتين جداهي راسا تشتي كسايتين مثلا السر بوستين دناف كوميتين كونغرس دنا جير كوميتين كونغرس دنا برزغريك وان خوياي السروي كان ومثلا الهفهاتن يعني نوك هافيين ايديولوجي القل مكارثي دكن بهانه لغورغو تيغو تندخل افصل جارا كي براستيغو دصد صالي جارا داويكو برزغريك كله السر دنگدانا جواتا سروكي جواتا نونرا صالح 1926 بو باشا سيروان اگر ايروجيل دنگداني دار ركنكتن كو ديارة نشانة وصحنا كو او اندامين ان تندري لسر بريال اخوانا ودنگ نادل مكارثي سيناريو و چبا سيناريو دهاتي وهر ولو بردوام به يعني هگر ام دیروکه بکار ام بری خوبدن دیروکه جارا هری دريج کو اف پروسیسا دنگدانی دو مهان سال 1956 دو مهان دريج کر داخل 133 دنگدان هاتن کنن حتی گو داویا داوی سروک جواتا که هاتا هلبجات ما بس عم جویدك شيء ما بس عم جویدك او کو حتی کو سروک جواتا که نه هلبجاتن و اف پروسیس هر بردوام به دوی دبرج قال لك بازار و دانوستاندن سیاسی دنا برا وان اندامن بارتيا کوماريت شبن حتی گو بگهن رادای که داخل حال حاضر او الامریکان ها کنگرس اکتنیک و کارب بریارا بده اگر بریار تنبن بوجب جه پرزگریکه ام دسبیک اصالانون قال لك پرزگریکه عندن هنش بركو حطانها سروك جوات تنيه وسروك جوات تنبك جواتا نونران تنيه نكاره چکاری بکسیر وانگل که سپاس ده چهارشنبه د مالا کدا لباشوری ولایت یوتا 8 کس دنافوان دا 5 زاروک کو بچکان هاتبون بریندار کرن مری هاتنه دیتن کاربدستان پیتر هورکاری یا جی صدمن و کشتنا بکم ندانا لگوری داخویانیا کاربدستن باجار اینوک ترمن وان 8 قربانیان هاتن دیتن دما کو پولیسان سردانا مالی کری پشتی کو جبو دما گدریش خودین و مالی درنکت تیم لوی باجار پچوک 394 کیلومتران لباشوری سات لیک سیتی پولیسان گوجی قط نشانن گفو خطره لسر خلکی وی باجارینن لراب داستن سروک بریوبریا باجار اینوک گوت کو جوات جبر نوچه کشتناوان 8 کسان دل گرانا او همی اندامن یک مال باتنا کل باجار وی باجار باشوری یوتای گل که نافداره واشنطن برنامجی افتانه لبشی کلی دنی امریکا و آماده و پیشکش دکره من بلین صالح همون روزانی چی هینی لگل پسپورانده تا توی گرمو برترین بابتی روز دکی لپیوندی به سیاستی دروی امریکا و لگل معبن دادگاه کا ترکیه لباجار عفرینه کو دجر کنترل کمال چکدارن سر به ترکیه و نه جزای 3 سال زندانی دانه اثر ولاتیه کی خلق عفرینه قالو جر روی قانونی و چاوا کاربدستین ترکیه دکارن یا ساین ولاتی خو لسر باجار ولاتی کی دی دانن ابراهیم شیخ و پیدار رخصیا ما فی المروان لعفرینه جکمپ شه بای پنابران لسوریه نهاب مرایا دم باش که ابراهیم يعني بسيار اشكره چاوا تركيا ولاتك قانون الخهانه ولسر خلقي دي ولاتك دي فرز بكنو وخلقي جزع بكن بتشق قانوني بتشيوي سلاف رئيس قداش بو خلقي متى مصر كان راسته تركيا بشتي هريم عفرين دولة تركيا 2018 قانون خال لسر عدالتان عفرینجی تک دینن جبرویجی قانون جزای ترکیه لهندر عفرین و هندر دفرن سوری ایک دفن کنترول ترکیه بیشتی تک دینه هفجی جالن ما فی المروفا دا جالن الهفکرن او پیمان جنیف حسن اسود چلونه قد خیه یعنی حتی جزاکرن وان قانون وان بدرجی لام دزانن ترکیه جالی کی و قانون خل عفرین طبقین سر خلق مد بجه ام وقت بین ترور باشا شر ترور باشا كيف وداليدم واجي مدخل بالي از رب دمت تو باوري اخو بيجي من خاص از بزانم او كسي كوهاتي دادگاه كرين كيا تشكسا وبتشتاواني هاتي قرتنو دادگاه كرين از اینکه فکر تمام بکن هاو آلی کیوا به قانون داورکاری العفرین طبقینن
وجاليا يعني اركن دولتها تركيا وقت هذه داغركر اركي خناكن دما خلق ما في دي بي غان يعني ناد تدبير كرن اوليكاريا خلقي ناكن بجالي اشکنجه قانون ترکیه بدهان خلق عفرینه در بازی ترکیه کرن ولی دادگاه وان قاد جزا کرن جزای گران هنجی جزای حتی حیاتی معبد بله جالی که با ها ولاتی عفرینه نبی محمد 34 سالش گند شیخود که نبچای مابتا هاتی یعنی بری به هفته که دادگاه کرن محکم و عفرینه دستین داغرکاری ترکیه 3 سال جزا دانش برگود به تهمه تقین دندر عفرین دا گریدای و کسی برای ببری خسر ام جزانن هم تهمت جدایی یعنی به همو خلقین کرد دندر عفرین دامانه لوا تهمه وان کنج برگو وتبن واد پوجبر بکن كاكي ابراهيم زخاص از بزعم استي بقى هم يعني دادقه العفريني هاتيا دانان يعني كومالين تشكدار او دادقه دانيا يعني دادوره كي تركيا هاتيا او جزاء سروي خلق كوريا خلق عفريني دانيا ما مستهوك آلیک خوباندنیه محکمه عفرینه او دادگاه عفرینه برجه بینا رژیم سوری داجی و دالی ریبری خسر و نفس او دادگاه انها کسین برای بادبن گریداین اپوزیسیون سوری معارضان چکدارن کسی یعنی دوی دوره دا بس ایک بربرسیاری وان یکم ترکیه جی برگو کسی که دیگر لوی دادگاه کار دکر بری به سالی که مدید مرد بودن همو بریار ترکیه استخبارات وان سر امضا دکرن و کسین گریدای تهمه ترور او ریبری خسر دهنتر محکمه در بازی ببرند داد جزا كي ابراهيم قال كي سفاس ابراهيم شيخو بردف كي ريخستيا معفن مروفان لا عفريني بمرابو قال كي سفاس لتركيا علي بابا جان سروكي بارتيا دافا درباري نيرين خدا جبو شارسن كرنا قرزگريكا كردان لتركيا دا خياني وشاندنا بارتيا المخالفة لتركيا وجفينا كي لدارخل سيرفي مجاري بيامني دنجي امريكا لانكري ايوب دمير لبيش اواهيا دافا بارتيا لأنكري جبو وان آگاهيا بدما أيوب دم باش بري أم بحثي ومجاري بيكونوا مثلا دوزا كردي وكا أو شوادي بينن يعني أف بابتي من دقال في ما في نونري ما في مروفان لأفريني آخفت لسر مسلاكو خورتك عفريني هاتيا دادقاه كرين لتركيا بحثكي واه صاحيا دي ميديا دا قد كسي تشتكي وصاقوتيا داخل السر ميديا تركيا حيانا هجي هيش تشك بحث نايكرن لراستي ما ليكولين كر يعني حقوق ناس تركيا كسين كو مافي مروفا دباريزن دبيجن كو سوريا دولتك سربخوية سروره و تركيا جديدة دولتك سروره سربخوية ما في تركيا تنكو قانون يخوض آخا دولتك دن دا بكاربينه جبو ويجي لهمبري في برتكشي دردك بنفش يعني دبكو روجن بيشيامدا لسر وانتشتانجي قوتو بيج ببن بله باشا أيوب أف داخيانيا علي بابا جان كوغوتيا جبو چارسريا دوزا كردي وي نيرين خواهانا نيرين اوي چي او چي دي بيجا راستی انا ام جی کو دسکنن پیشیا پارتیا دهاتیه یعنی احمد داوطoglu سروکی ve partiye iro meza şeşkoli dehemin car dicive ana lvederi Ali Babacan Kemal Kılıçdaroğlu o Temel Karamollaoğlu yani şeş kesin endamen ve meza şeşkoli ana lpişmin ve abahiye da civiyane دبي جبيني داجي راستي ببينبي روشا تركيا سياستا تركيا تشي تشين و سر بسكرن راستي چان روجبري سروكي بارتيا دبي علي باباجان داخيني اك دا راستي بروجيك وگوت دبي بروجي دا اماجي كركو ام دخوازن کو مثلا کرد ترکیه به تواهی به ناورو کاویدا چارەسەریە که درخینن پیش استنگ کل پیشیا زمان کردی هي ام اوان جهول راکن و یکشی قانون ترکیه یا 66 ام گورانکاری دخوازن بدری چکن کرم که ام بزارن چابا و چش جوینه درکوا اگر تشتغلین کما هلبت امید برنامه بدا بحث بکلی ایوب من دخواست تشتکی دی بحث بکم لقال دیاره پیام درکت یکو سروک ترکیه رجب طيب اردوغان يعني هزرا باش خستنا هالبرجاتنا كريا افراسنا وجبرتشي
دخل أنا قصدان أردوان چند دقيقة بري داوي بو دوی داری دا يعني گوترکا گلک فره میشان دا جوانا یکشی گوت کو ام دخواز دبکو ام هالبجارتنا كا پیش وقت چه بکن يعني دما هالبجارتنا تركيا مها حزيرانه دبي مهدا يا نورمال اساي چه دبي جبوجي انا دخوازن كو تشتكي وسا چه بکن راستي ماشي لسرويتي گوت بيش كرين يعني كسن كو لاينين اكيبينه پروانجي دبيجن كو دبكو داويا مها اداري دا اجي مها يعني غولاني دا نابرا وان مها دا چه دبي جبوجي پیش وقت يعني هالبجارتنا كا پیش وقت انا ايدي امكارم بيجن كو كته روجابا تركيا لراستي اردوغان دبي داري دا تشكي دنجي بحثات تشكي دنجي كر يعني كان روجبري لموسكو نابرا وزيرين كارين وزيرين برغريين يه تركيا روسيا وسوريا دا جي هفتنك جي بو اردوغان قلت كو دبيكو ام وك سروكانجي يعني يه تركيا روسيا و سوريا دبيكو ام وك منا سروكانجي هفتنك جي بكن ارجي فشكتنك نوبو ايوب دمير في امريكا امريكا الان كاري راس خب مراب وقال سباس ترميەکێک لە قوربانیەکانی هێرش لەسەر ناوەندی کەلتوری کوردی لە پاریس پایتەختی فەرەنسا بە ناوی ئامینە کارا ناسراو بە ئامینە کۆی لەسەر لە بەیانی ئەمڕۆ گەیشتە هەرێمی کوردستانی عێراق و بڕیارە لەسەر خواستی خۆی و خێزانەکەی لە قەندیل بە خاک بسپێردێت. ئەم خانمە لە ڕێکەوتی 23 ساڵی ڕابردوو لەگەڵ دوو کوردی تردا دران بە دەستڕێژی گولایان لەسەر کرا. سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. هێنانەوەی تەرمی ئامینە کارایە ئەو ژنەی کە لە ڕێکەوتی 23 دیسەمبەری 2022 لەلایەن بکوژێکەوە لە پاریسی پایتەختی فەڕەنسا لەگەڵ دوو کوردی تردا بە ناوەکانی میرپەروەر و عەبدوڕەحمان کزەڵ تەقەیان لێکرا و گیانیان لەدەستدا. ئامینە کارا کە ناسراوە بە ئەڤینگۆیی نابرێتەوە زێدی خۆی و بڕیارە تەرمەکەی ببرێتە قەندیل و لەوێ بە خاک بسپێردرێت. ناوە دەلێگەلە کوردە جیخەوە چەکر هەری دەوەیدا پێوەژەوە دەخشێدا ڕۆژەوە شەرە داعشێ بوو ڕۆژەوەدا هەمبەر داعشێ شەرکرد بریندار بوو ji بووی تەداوی چ بوو فەرەنسا ji ber ku emrê xwe hemû nava tekoşînê de derbas kir ji bû gelê xwe canê xwe feda kir ji ber wê jî cihê herî layiq bûyî wî qendîla em dixwazin bibin qendîlê. Ew dewletê ku dibêjin wekî Fransa dibêjin em edaletê diparêzin, bêjin em mafê mirov diparêzin, bêjin em civaka mileta xwedî derdekevin, ev derket holê ku ev dirûtiyek e. ئەڤین ماوەی زیاتر لە 34 ساڵە لە ناو ڕێخستنی ئازادی ژنی کووردە لاسی نێوخۆیی و نێودەوڵەتی کاری کردووە و دوامەنزڵی کارکردنیشی لە وڵاتی فەڕەنسا بووە. لە مەراسیمی هێنانەوەی تەرمەکەی لە فڕۆکخانەی سلێمانیەوە ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتی و ڕۆشنبیران ئامادە بوون. ئەڤین ناخۆشکۆمە تەنێبین خۆشکۆم بەتوینی کوردین وەڵات پۆرێزین شەرافی نۆمیسوی ئایلۆمە خودەیۆ ئەیلێ بخوا مۆڵبۆتە بەرنە پێنجی شێست شید بیە. پەلامارەکەی مانگی ڕابردووی پاریس کاردانەوەی زۆری ناوخۆی و دەرەکی بە دوای خۆی داهێناوە و کوردانی تاراوگا بە تیرۆرێکی پلان بۆ داڕێژرا و ناوی دەبن. هەر بۆیە چەندین خۆپیشاندانیان لەو پێناوەدا ئەنجام داوە و گرژی و ئاڵۆزی لە ناوخۆی فەڕەنسادا بە دوای خۆی داهێناوە. داوای لێکۆڵینەوەی ورد لە ڕووداوەکە دەکرێت. لەناو ئەو خەبات و تێکۆشانە بۆ ئەوە بوو کە کۆمەڵگاکەی و هەم گەلی کورد و هەم گەلانی ژێردەستە ئازاد بێ بە تایبەتی ژن و ئەمڕۆ تەرمی پیرۆزی هەواڵ ئەڤین لە باوشی باشووری پارچەیەکی تری باشووری کوردستانەکەیش باشووری کوردستانە. ئەو ڕووداوە لە کاتێکدایە کە لە مانگی یەکی ساڵی 2013 و هەر لە ناوەندی پاریسدا سێ ژنە سیاسی دیاری کورد تیرۆر کران و بۆیە کوردانیش بە دووبارەبوونەوەی هەمان سیناریۆ ناوی دەبن. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان.
ترانێ علی دۆستی ئەکتەری ناوداری ئێران دوێنێ چوارشەمە بە کەفالەت ئازاد کرا. ئەمەش دوای چەند هەفتەیەک کە لە زینداندا بوو بە تۆمەتی ڕەخنەگرتن لە سەرکوتکردنی خۆپیشاندانی دیش بە حکوومەت کە چەند مانگێکە ئێرانی هەژاندووە. وێنە بەڵاوکراوەکان نیشان ئەدەن کاتی هاوڕێکانی تەرانێ بە خێرهاتنی ئەو ئەکتەرە ئێرانیە دەکەن پاش ماوەیەکی کەم دوای ئازادبوونی لە زیندانی ئێڤین لە تاران بۆ ڕۆڵی ئەو لە فلیمی ناسراو بە ناوی فرۆشیار یان دە سێڵسماندا کە لە ساڵی 2017دا خەڵاتی ئۆسکاری بەدەستهێنا هۆنەرمەند علی دۆستی کە لەلایەنگری چاکسازیە پشتگیری لە ناڕازێتەکانی کردبوو لەوانە بە بەڵاوکردنی وێنەیەکی خۆی لە ئینستاگرام لە مانگی نۆڤەمبەردا بە بێی ئەوەی سەری بە حیجاب داپۆشێتن و دیسان هەڵگرتنی تابلوێک لەسەری بە کوردی نووسرابوو ژن ژیان ئازادی. ئاژانسی هەواڵی نیمچە فەرمی ئێڵنا بە پشتبەستن بە قسەی پارێزەرەکەی ڕاگەاندووە کە ئەو هۆنەرمەندە لە هەفتەی کانونی دووەم دەستگیر کرابوو ئەمڕۆ بە کەفالەت ئازاد کرا بەبێ ئەوەی وردەکاری تر بداتن. چیتر لە ئێران دەگوزەرێ بەڵێن ساڵح پێداچوونەیەکمان بۆ دەکات. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران هەموو ڕێوشوێنێکی توندیان گرتوۆتە بەر بۆ سەرکوتکردنی شۆڕشی ژینا لەوانە سەپاندنی قورسترین سزا بەسەر خۆپیشاندەران و ڕفاندن و بێسەر و شوێنکردنی جودابیران و دەستگیرکردنی بە کۆمەڵ و هەتا دوایی. ڕژێمی ئێران دەڵێ ئەو شەپۆلی ناڕەزاییە شتێکی بچووکە لە کاتێکدا شیکەرەوە دەڵێن کوژرانی ژینا هەموو تاکێکی ئێرانی جۆش داوە. ئەو ڕووداوە لە ڕاستیدا هەستی هەموو ئێرانیەکانی جوڵاند و خەڵکیش وەها سەیریان دەکرد کە دەشێت کچ و ژن و هاوسەرەکانیان هەمان شتیان بەسەردابێت. ئەو کوشت و بڕینانەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە بەرامبەر خەڵک دەیکا وەک زۆرێک لە ئێرانیەکان دەڵێن هیچ جیاوازی نییە لەگەڵ ڕەفتارە خوێناویەکانی تۆڕە تێرۆرکاریەکاندا. شەماڵ بەشیرین و سەر و لێکۆڵەری سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شەماڵ وێڕای سپاسم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە ئەکرێ بەراورد بکەین لە نێوان تاوانەکانی ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعش و ئەو تاوانانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە گەلانی ئێران دەیکا؟ سپاس کاک بڵێن وەڵامەکەی بەڵەیە ینی ڕێکخراوی تێرۆریستی وەکو داعش یا ئەو ڕێکخراوە تونڕەوە تێرۆریستیانەی کە لە ساڵین دواییدا ئێمە پێیان ئاشنابووین لە خاڵێکی زۆر بنچینەیدا دەگەڵ کۆماری ئیسلامی دەگەنە یەکتر. ئەویش چۆنێتی تێڕوانین بۆ مرۆڤ و ڕێزگرتن لە کەرامەت و نرخی مرۆڤە. هەردوو ئەو دوو دەستەیە هەم کۆماری ئیسلامی ئێران هەم ڕێکخراوە جیهادیە تێرۆریستەکان هیچ ئەوەی کە ڕێز لە مرۆڤ و کەرامەتی مرۆڤ ناگرن بەڵکو هەردوو لا مرۆڤ وەکو کەرەسەیەک دەبینن بۆ گەیشتن بە کۆمەڵک ئامانجی ئایدۆلۆژی ئامانجی سیاسی خۆیان و هەردوو لا بێبەزایی هیچ ئەوەی کە هەم خەڵکانی هاوڵاتی خۆیانە دەکوژن و ڕوبەڕووی تێرۆریان دەکەنەوە بەڵکو لە جوغرافیای دەرەوەی ئەو جوغرافیای کە بە جوغرافیای خۆیانی دەزانن لەوێش هەوڵی تیرۆ و تۆقاندن و چاوترسێنکردنی خەڵک دەدەن. لە بەرامبەر تاوانەکان لە بەرامبەر مەترسیەکانی ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعش یا تەنانەت ئەلقاعیدەشدا هاوپەیمانەتی نێونەتەوەی پێکات. بەڵام لە بەرامبەر ئەم تاوان و ئەم سەرکوتکاریانەی کە کۆماری ئیسلامی ئێران دەیکا هەتا ئێستا هاوپەیمانەتیەکی نێونەتەوەی فەرمی دروست نەکراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەموو سیاسەتە شەڕانگێزیانەی کۆماری ئیسلامی ئێران. بۆچی کاک شەماڵ؟ بەڵێ پێ با بکاک بڵێن هۆکارەکان ئەوەیە کە ڕەوشی ناودەوڵەتی لە خۆناغێکی هەڵسیاردا. ئێمە شەڕی ئۆکراینمان هەیە کە جیهانی بەسەر دوو دەسەدا دابەش کردووە و خۆناغێکی نوێی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی وزا چ لە ڕووی ئابووریەوە هێناوەتە ئاراوە قەیرانی سووریەمان هەیە و هەموو ئەمانە وای کردو کە لەلایەکی دیکەوە پرسی چین وڵاتی چینمانەیە سینمانەیە ئەمان وای کردو کە سازکردن یا بەرەوبەرەیەکی نوێ چوون بۆ بەرەنگاربوونەوەی کێشەیەکی گەورەی وەکو کێشەی کۆماری ئیسلامی بێتە
نەبێتە ئیشێکی ئاسان کە هەموو لایەک خۆی بن لەلایەکی دیکەشەوە نەبوونی ئالتەرناتیڤێکی باش لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران ئەمەژێکی لە هۆکارەکانی ئەوە بوو کە نەتوانراوە هاوپەیمانیتێکی ناودەوڵەتی یا پرۆژەیەکی سیاسی ناودەوڵەتی بێتە ئاراوە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆڕەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەم سیاسەتە نامرۆڤانە و نادیموکراتیکەی کە دەوڵەتی ئێران بەرامبەر بە وڵاتیانی خۆی دەکاتەوە. کاک شەماڵ لەسەر نەبوونی ئەڵتەرناتیڤ بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت لەگەڵ ئەو هەموو ستایشە نێونەتەوەیی و کەی ئازایەتی و بیۆری گەلانی ئێران دەکرێت و باز لە خواستی گەورەی گەلانی ئێران دەکرێت بۆ ئازادی و سربەخۆیی بەڵام باسیش لەوە دەکرێت کە بۆچی تا ئێستا ئەم شۆرشەی ژینە کە لەسەر بنچینەی ژن ژیان ئازادی هەڵگیرساوە نەیتوانیوە ببێتە خاوەنی ڕێبەرێک. وەک بەرئەنجامێکیش پێویستە جۆرێک لە ڕێبەرایەتی بۆم شۆڕشە هەبێت جۆرێک لە فاکتەری یەکگرتووی هەبێت سەبارەت بەوەی لە دوای ئەگەری کەوتنی ئەو ژێمە چی ڕوودەدات و هەروەهاش بە چ میکانیزمێک ئەم ژێمە دەڕوات. کاک شەماڵ نەبوونی ڕێبەرێک بۆ شۆڕشی ژینە کەم و کوڕیە یا کەم تەرخەمیە. ئەم پێم وابێ هەردوو لایەنە ینی کەم و کۆڕیەکە سەرچاوە لە کەم تەرخەمیەک دەگرێت و لە هەمان کاتیشدا خودی کەم تەرخەمیەکە جۆرێک لە کەم و کۆڕێ ئەمەش کۆمەڵێک ڕاهەندی جۆرا و جۆری هەیە ینی ئێران وڵاتێکی فرا ئەتنیکیە و لە بزوتنەوەی سیاسی فرا ئەتنیکی پێکاتوە نەبوونی تێڕوانینێکی دموکراتیک نەبوونی تێڕوانینێکی گشتگر کە بتوانێت نۆنەرایەتی گەلانی ئێران بکە یا خۆی بە خاوەنی هەموو ئێران و داکوکەری هەموو مافی گەلانی ئێران بزانێت هەتا ئێستاکە ناتۆتە ئاراوە و هەر لایەنەی کە هەیە جا چ لایەنی ناوەندگەرا چ لایەنی ئەتنیکیەگە هەبن هەردوو لا نەیانتوانیوە ببنە ئەم هێزەی کە بتوانێت ئەم بۆشاییە پڕ بکاتەوە و ببێتە هیوایەک ببێتە پلاتفۆرمێک بۆ بەرەنگاربوونەوە و ببوونە ئالتەرناتیڤ بۆ کۆماری ئیسلامی ئێران. کەواتە ئەگەر ئەو کەم و کوڕی و ئەو کەم تەرخەمیە هەبێت چۆن بیر دەکرێتەوە لەوەی کە ئالتەرناتیڤێک بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەبێت. باشترین ڕێگاوەیە کە ڕوونیە بێتە ئاراوە ینی ئەتا ئێستاکە نێمە یەکێک لە کێشە جدیەکانی کە هەمانە ناڕوونیە لە استراتیژی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا کە دەڵم ناڕوونی ئێمە جارە ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی ناوەندگەرامان هەیە کە نۆنەرایەتی ناسیۆنالیزمی ئێرانی دەکا وەکو بڵین لایەنە سەڵتەنەت تەڵەبەکان و ئەو لایەنانەی کە خۆیان وەکو لایەنی ناسیۆنالیست دەزانن ئەمانە لە چوارچێوەی دەوڵەتی نەتەوەییدا و ئەو شتانی کە دەچنە ناو خانەی دەوڵەتی نەتەوەییدا بەو تێڕوانێت تەنگەی کە هەیە بە هەمان تێڕوانین دایان هەوێ بێنە ناو شەقامی سیاسی ناڕزایەتیەوە و نوێنەرایەتی ئەم سەرهەڵدانانە بکەن لەلایەکی دیکەشەوە ئێمە ئۆپۆزیسیۆنی سربەگەلانی ئێرانمان هەیە واتە کورد عەراب بەلوچ و ئەوانە کە ئەمانەش تا ئێستاکە نەیانتوانیوە ببنە خاوەن استراتیژیەکی ڕۆن و ئاشکرا ببنە خاوەن گوتارێکی ڕۆن و ئاشکرا بەڵام شەماڵ ئەگەر یارمەتیم بێ ئەگەر یارمەتیم بە یەشە لە خەڵا ئەرێنیەکانی شۆڕشی ژینا وەکو ئێرانیەکان خۆیان باسی دەکەن جەخ دەکەنەوە لەوەی کە هەموو نەتەوە و ئتنیکە جیاوازەکانی ناو ئێرانی لە یەک کۆ کردوێتەوە لە یەک نزیک کردوێتەوە جەنابەت ئاماژەت بە سەڵتەنەت تەڵەبەکان کرد هەر لە ماوەی ڕابردوودا ینی پێدەچێ بەرنامەی خۆیانیان ئاشکرا کردبێ بە تایبەتی پاش ئەوەی کە ڕێکەوتنیان کردووە هاوپەیمانێتیان دروست کردووە بەڵام لەم هاوپەیمانێتیەدا نە ئەوڕێ لە کوردراوەتەوە نە کورد بەشدار بووە لەسەر هیچ ئاستێک ئەیکەواتە چۆن خەڵک بتوانێت گەشبین بێ. بەڵێ کاک بڵێن کێشەکە ئەلێرەدا ینی هەتا ئێستاکانە ئەم شۆڕشەی کە وەکو شۆڕشی ژینایە شۆڕشی ژنیژیان ئازادی ناوزەت کراوە هەتا ئێستا نەگەیشتە ئەنجام بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر دەستکەوتەکانی کەوتونەتە چێبەرچێ و هەر کەسە هەوڵ دەدا هێز و دەسەڵاتی خۆی زیاتر سەقامگیر بکات و دایسەپێنێ ئەمە بۆ خۆی بۆتە یەکێک لە کێشە هەرە جدیەکان وەکو گوتم ئەوان خاوەن گوتارێکن
گوتارێکی وکتم مرکزگەرایانن واتە خۆیان بە نوێنەری میلەت دەزانن میلەتێکیش ئەو تێڕوانینیان کە بۆ هەیە کە هەمومان لێی ئاگادارین بەڵام من دەمەوێت لێرەدا زیاتر ڕووم بەرامبەر بە لایەنی کوردی بێ لایەنی کوردی لێرەدا کێشەیەکی هەیە کێشەکەش ئەوەیە کە دەگەڵ کۆمەلگای کوردستان گوتارێکی هەیە دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی ناوەندگەراکە تا ئێستاکانە ئامادە نەبووە خۆی دیموکراتیزە بکە و پرۆژەیەکی دیموکراتیک پێشکەش بکە دەگەڵ ئەوانجی گوتارێکیان هەیە واتە ئێمە دوو گوتار دوو استراتیژیمان هەیە و ئەمە ژوا دەکا کە لایەنی کوردی بە تایبەتی نەتوانن ببنە وەڵام دەرەوەی ئەم قۆناغا و لە دیالۆگەکان و لە خەباتی سیاسیانیشدا بتوانن ویست و داخوازیە دیموکراتیکەکانی گەلانی ئێران بگشتی و گەلی کورد بە تایبەتی بەسەر ئۆپۆزیسیۆنی ناوەندگەرادا داسەپێنن. بەڵێ کاک شەماڵ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. ده چهارشنبه به دهان عراقی ji bo xwepêşandanekê lê dijî banka navendiya welat kom bûn û daxwaz ji hikûmetê kirin ku destêwerdanê bike ji bo çareserkirina krîza bihayê dînarê Iraqî li hember dolarê Emerîkî. Bihayê bi hevguhertinê di bazarê reş de her 100 dolarê Emerîkî bi 158,000 dînarê Iraqî tomar kiriye. Lê di banka navendî da nirxê her 100 dolarên Emerîkî bi 146,000 dînaran hatiye vebirîn. Guhertinên rêjeyan û daketina nirxê diravî pêlên enflasyonê yên ku bi dijwarî li bazarên Iraqê xistiye dest pê kiriye. Aboriyê Iraqê ji encamê çendîn salên şer û bihevçonan û gendeliya بلاف ویران بویا. ده داخویانێک هەفبەش دا حکومەت عێراق و ئۆفیسا نەتەوێن ئێگرتی لە عێراقی ڕاگەهاندیە و حکومەتێ بڕیارێک پەسەند کریە لە گۆڕاوێ عەردێ خەڵکی شنگارێ دێ بناوێ خودیên وان وەرن تۆمارکردن. ji salên 1970yan were sedan gundên şingalê hatine valakirin ji bilî wê jî kêm kesan belgeyên fermî hebûne diyar bikin ku erd û milkê wan li ser navê wan tapo kiriye. Ev pêngava hikûmetê ji xelkê şingar lê rêra ji xelkê şingarê re ku sedan hezar jwana ji 2014 were hêşta derbedirin çi watay heye û erê dê bibe sedem awareyên şingalê vegerna ser milk û malên xwe. Mirza dinayî çalekvanekî şingalî û damezrêne lê mala bi hevrejiyanê li şingalê niha ji Almanya rastebxwe bimere ji bo bersiva çend pisyarên me ku nerohinin li ser vê biryarê. Yanî têgaştina te ji vê biryarê re çi ye kak Mirza؟ زۆر سپاس کاک دەخیل طبعا بریار پشی 47 ساڵە یان نزیکی 48 ساڵە لەسەر کۆچبەرکردنا ئێزیدیاش دەڤەرێت خۆ خەڵکێ شنگال ش گوندێت خۆشبەروی وەختی ساڵە 1975 ڕژێمە سەدام یان ڕژێمە بەعساوی وەختی بریارێکدا نزیکی 322 گوندی شنگالێ خراپکردن ل 10 جەمعادا کۆمکردن ئەو گوند بس وقتی التجمع کۆمکردن نه صفتا گوند داوان نه صفتا باجروانی داوان اجبر ویکیجی او خانی همو وقت السر رمله آواکی نه دوکومنتک به هبو حتی عرض زراعی وی خلکی جی هجی نه ملکیه صرفه کفن بو معاملات اصلاح زراعی دوی زمانی شوان هات استندن وكرنا وكا عقود إيجار يكو نبنا رخلكيجي بخليه إنه فعلنا كأنه كرن نها أو بريارة هاتيستاندن بس شوان قندات جرا إيكو صلاح في بينجي مجمعي هاتينا تشكرن قالك تشتدي بشتينجي هاتينا تشكرن او حتى هاجنا هاتي قرتن يعني يجبركو بروسيس هذا سبيكرنيش حتى نحب باشا ميرزا متخاز بزعلم يعني اف بريار جبو هندي كو فكرنا قديت خو سر عدد خو يجي بونمنا مالت وان لو عن كمال جها صرنا في عم بيتو ماركرين
ناف داخوازيك قال لك كيفنا يعني جروجا قلت هاتينا كوم كرن جروجا مال هاتينا خراب كرن ودوانت جمع هذاكم ازدياد دائما داخوازي كري خلك شنقال دائما داخواز كرن تابو شوان ربيتا كرن تابو نت هاتا كرن تشتي كتنا الرجيم 2006 ده داخوازية بردوامي خلك شنقالي او بوكو او ناف بين تومار كرن يعني أسبوعت كم دبابتي شيكو دو جدانا وجريداي نجريداي جينوسايد يبي جمان إجباركو بشتي رزقار كرنا شنقال دش دست داعش UN هابيتات الجل وزارتها عدلية بغداد بروجكت هبو وكو اتيكيت وكو لصقة السر وان مالا دانين يكو كابنكي مال ياكيا وانجامي وي بروجي نها اف بريار درك باشا من دخواز بپرسم شنگالی جی وکا دورین دین پارزگاه نینوا حکومت بریا عراقی حکومت باسیان عردوان دابو عربان اگر وصابه او شاواج بو خودین وان وگرن نا اف نها نها اف بريار هاتي ستاندن هيج علاقتاوي وان عردي خلقي هاتي ستاندن او عردي زراعي هاتي مصادره كرن هيج علاقات شوينينا افش هيا او هناك مال هنا اخينا هناك شملتونا ايتكو صالح في بينجي هاتينا افا كرن خلق صالح في بينجي ده لدوان خانيه خدايا او خانيه صرنا بيوان كسايتو ماركرن او بروبلم نزاعات ملكيه ام بيجن يا عردي هاتي مصادره كرن او حتنها حل ويدرنا كافتي انها اف بريار بس بريارك وهناك يعني عربية بيجن تمليك ال 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 البيت اللي شاغليها بس مجرد ياكش صالح حفتي بينجي ده نتخانية كده برينها نبنافي ونبنافي كسيبو مجرد كار ديوار بون او شار ديوار نهاوي بنافي إنا سجلاندن بس او تشتي نزاع ملكية السر هي نهاتي شار سر باشا يعني نبس جبوكو خلق بقها ما في خو واردوان جوارنا فقر لي مرزا من دخواصة بيجم يعني العراقي كيشين قالك ما ظن هذا بمونا جداهي ما ظن السر ما عندها صدو تشلا دستوري عراقي هاي ولا تايبجي او هريمين كود نفبرا حكومتها هريمي وحكومتها عراقي دا جي كرنا بريارة كان وصا نهاكو حكومات عراقي بأقاداريان نتويني قلتي داي وي چاو بيجي كرن يعني وي چاندي آسان كاري جي رهبان نها اف بريارة نها يان چارة سركنا اف في بريارة قالك يبقى آساني اشبركو خلقك هيت خانية خدايا UN هابيتات برينها بسي صالة دست بيكر وكو ستاتستيك تشيكر احصائك تشيكر چوان مالا یک سردانوان کرتیم یو ان هابیتات گوتی اف مالکیه اشتاله هفته پنج ده کیل وی خانیده گوتن فلان کسا ناوی ویته در نویسین انفورماسیون وی ورگرد یعنی پروسیسا چه کرنه پروسیسا که بیروقراطیه صرفه اجبرکو وان دوی بریاره ده و انجام وی بریاره هیچ خوا نزیکی وان بابتت کشن سر نک بله باشا و ببس آدمی هندی کو خلقی آواره شنگالی کو بصدان هزارن ها میزانن وگرن سر مالت خوا يعني براستي وكو رنجكي قشتي افتشتكي بوزيتيف وكو حكومة عراقية كري وكو بينكاف بوزيتيف اجبركو خلكش كيماني نها ايرو مالكو بابو بابيريت وقت بابو بابيرا دا خلكي تيدا كارا الناوي بيتو ماركرن كارا هناكش آلية مسألش آلية قروضا فاش آلية طابو كرنيفا استفادة جيبكا لي افي بروبلما نازح بونه بروبلما كوچبريه چاره سر نکریه پروبلمت کوش داعش در کفتین و کارسات کوب سر خلک شنگالی هاتینش وقت داعش ده اف وی چاره سر ناکا اف تشتکی پارالیلا گرکی سالا چلو پی سالا حتی پنج ده هاد با چاره سر کرن یانج سالا 2010 ده پیشتی رو خاندنا رژیم بعث هاد با چاره سر کرن اف تشتکی نورمال وکو بكردي بيجن دهنيمال سري مدن افنها بالضمن بروسيس دهنيمال سري مدن نبس جبو مازنيا ويدرد بسري شنغالياتي مرزا دناي تشالاغوان ودامازرينري مالا بهفرجاني للشنغالي ازقلك سباسياتتكم زوس بس
باب فرانسیس مزنا کاتولیکی جهانی پسنا مزنا اولدار خریستیانی بری خوا باب بندیک دا لدمی ریورس من بشارتنی ایرو پنجشنبه لمیدان سان پترس باب بندیک لروجا شمیه دیجی نوتو پنج سالیه دا وغیره داوی کرد بترج 60,000 کسان لبهیاوی آماده بون بهی دارن ریورس من بشارتناوی نوینرن فرمیین ایتالیا و آلمانیا بون دنافوان دا جیدی سان کار بدستن ولاتان پادشاهن بلجیکا و اسپانیا و نزیکی 13 سروکن دولتان و حکمتان بالوزن پرانیا ولاتن دین جهانی دلفاتیکانی و آمدی و وان الرسمن و شارتناوی مزنا اولداری خريستيان بن خانمك روجناوان بناوي سارة آشتن كو أو بخا خانمك رجز جوهرتيا نها هالبد لون لاس أنجلس يبو نها ده نافندك التندرستية لشكري أوكرين دا كاردكا جبو خدمتها وان كاسين كو بيوستي بوي عليكاري هي رابورتك لسر خباتاوي شدنجي أمريكا معها بداخوازا لبوريني ديارة كيشيك تكنيكي هيا لعربستان السعودية مدزانو ندبينين چندين جاراكو بريكانيا يا دواران تكرين يا حيوانا يا دبيجني هشترجي بترج 40,000 هشتر ديارة دي ولاتي دهنا و نزيكي 3,000 كجي چالاكيان لسروينا دكن جبو بريكانيا ودكن لي ام بري خبدن فستيفالك جي لور هات يكرن ام بري خبدن رابورتك لسروينا لرياضي بايتختي السعودية بهزاران حشتلو هزاران بازرگانيش لفستيفالك دا لجير ناوي فستيفالي ملك عبد العزيز بو حشتل بري وتشو الاهتمام الحكومي گرنگی پێدانی حکومت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حشتر سامانێکی ئاژەڵیە هەروەها کەلەپوریشی ڕەسەنی کۆنە یەکێکە لەو شتانەی کە تایبەتە بەم ناوچەیە خەڵکێکی زۆریش حشتریان خۆش دەوێت نەک بەتەنها لە کەنداوی عەرەبی بەڵکو لە شوێنی دیکەش ئەم گرنگی پێدانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکومت پشتگیری زۆر دەکات لە تەواوی شارەکانی سعودیەوە حشتەکانیان هێناوە تاوەکو بیان خەنا ئەو مەزاتەی کە جاری وایە نرخی حشتێ دەگاتە ملیۆنان ریالی سعودی و 45 ڕۆژیش فستیڤالەکە دەخایەنێ أصالتنا خلتنا نستثمره ڕەسەنایەتیمان وای لێ کردوونەوە بەرهێنانی تێدا بکەین و بازرگانی پێوە بکەین هەر حشتێک تەمەنی بگاتە 2 مانگیان 45 ڕۆژ ئەگەر 1 ملیۆن بکات ئەوە خاوەنەکەی زەرر دەکات ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو تەمەنەدا نرخەکەی بگاتە 4 بۆ 5 ملیۆن ڕیاڵی سعودی لەم فستیڤالەی سعودیە حشتەکان بە باشترین شێوە دەخرێنە بەردەم ئامادەبوانی مەزاتەکە و لە زیادکردنی ئاشکراشدا کردن و فرۆشتنی پێوە دەکرێت طبعا هذه القيمة العائلة أو هم گرنگی پێدانە وای کردووە کابکاتە سەر بەرزبوونەوەی نرخی حشتر کە نرخی هەندێکیان دەگاتە 15 بۆ 20 ملیۆن ڕیالی سعودی کە دەکاتە نزیکەی 5 ملیۆن دلار فستیڤالەکەش 45 ڕۆژ دەخایێت ژمارەی سەردانیکەرانیش دەگاتە زیاتر لە 1 ملیۆن سەردانیکەر فستیڤالەکەی سعودیە پانتاییەک بوو بۆ چێژوەرگرتن و گەیاندنی سوودی ئابووریش بە خاوەنەکانیان و هێشتنەوە و پارێزگاری لێکردنی حشتریش وەک میراتێکی کلتوری یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا ڕێکخەرین فستیڤالێکیان پێشانگەهەکە تەکنۆلۆژییان یا تەکنۆلۆژی تایبەت بە ئامرین تەکنۆلۆژی لە ساڵە 2023 هات ڕێکخستن و ڕێکخەرین وێ هیوی دیکەن و ئەو وەکە چاوە بەردەوامیە کارێوان بەکو دەمێ 2 ساڵین بۆریدا ساڵین بۆری دەجبەر پەندەمیا کۆرۆنا هاتبوو ڕاوستاندن ئەم بەرەخوا بدەن وێ پێشانگەها تەکنۆلۆژی تایبەت بە ئامرین تەکنۆلۆژی گەورەترین پێشەنگای جیهانی تەکنۆلۆژیا بە ناوی پێشەنگای ئەلکترۆنیەکانی بەکاربەران لەم هەفتەیەدا لە لاس ڤێگس دەست پێ دەکات و ڕێکخەرانی هیوا دەخوازن جۆش و خرۆشی ساڵانی ڕابردوو بەدەست بهێننەوە کە 2 ساڵ بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە تێکچوو بوو.
کاتێک دەست بە پرخەپرخ دەکەیت ئەم سیستەمی جوڵەیە بە پرخەکەت دەزانێت چوارکیسی هەوا لە نێو سەرینەکەدا هەیە و پڕدەبن لە هەوا بۆ ئەوەی سرد بەو لایەدا بخات و ئەوەش ڕێڕەوی هەوا لە گەرودا دەکاتەوە و چیتر ناپرخێنی. گێری شەپیرۆ سەرۆکی کۆمەڵی تەکنەلۆژیایی بەکاربەران گوتی خەڵک بە گەڕانەوەیان بۆ پێشانگای ئامێرە ئەلکترۆنیەکانی بەکاربەران بۆ ساڵی 2023 لە لاس ڤێگس خۆشحاڵن. ئەم ئامێرە میزی مرۆڤ کۆ دەکاتەوە و شیکردنەوەی بۆ دەکات هەروەها خۆراکەکانت دیاری دەکات و تەندروستی ڕەگەزیمەینەش. ئاپێکی لێکۆڵینەوەمان هەیە و کاریەم ئامێرە ئەوەیە کە داتاکان بۆ سمارتفۆنەکەت دەنێرێت. دواتر دەتوانیت داتاکان لەگەڵ ئەوەی خۆت دەتەوێت بەشداریان پێ بکەیت بۆ نمونە لەگەڵ پزیشکەکەت. ڕێکخەرانی پێشەنگاکە هیوا دەخوازن ژمارەی بەشداربووان بگاتە پتر لە 100,000 کەس. ئەم داتانەی ڕۆژانە کۆیان دەکەینەوە دەرفەت دەداتە بەکارێنەرەکەی و پزیشکان لەباری تەندروستی تێبگەن. ئێمە ساڵی جارێکیان ساڵی ناساڵێک شیکاری بۆ میز ناکەین بەڵام داتاکان ڕۆژانە کۆ دەکرێنەوە هەموو شتێک بۆ بەکارێنەر و پزیشک لە بەردەستدا دەبن. بیرۆکەی واقعی گریمانەیی بەسەر پێشانگای ساڵی ڕابردوودا زاڵ بوو لەو پێشانگایەدا چەندان جۆری کڵاوی تایبەت لەلایەن گروپێکی فراوانی کۆمپانیەکان خرانە بەردەست ئەوەی دەشێت ببێتە ئینتەرنێتی داهاتوو. کاتێک دەچیت بۆ ساڵۆنێکی قژبڕین ئەو جا و کڵاوەکەوەک دەستێکی لێ دێت و سرت دەشێلێت هەر وەک پەنجەی مرۆڤ وایە هەستێکی خۆشە. گرنگی تەکنەلۆژیایی بەکاربەر لە بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکانی گۆڕانی کەش و هەوا بابەتێکی دووبارە بووە لە پێشانگای ئامێرە تەکنەلۆژیەکانی بەکاربەر. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئەڤگەڕن وێ راپۆرت ئەمە هەی لەسەر ئوکرانیا و ئالیکاریا واناوەکو مەگوتی خانمەکە بناوێ سارا ئاشتن و خانمەکە ڕەگەز گوهارتیە و ڕۆژنەمەوان بوو لە لۆس ئەنجلس نەها لە ناوەندێکی تەندروستی دەگەل لەشکری ئوکراینە کار دەکەش بۆ خزمەت ئەوان لە دەمێک و ئەو لە واشتن بوو ji بۆکو لە کۆنگرسی لەگەڵ قانوندانران و لەگەل شارەزایان بەحسی پێشهاتن ور بکە دەنگی ئەمریکا بێڕائاختیە و ئەف راپۆرت ئامادەکردە. سارا اشتن سریلو یه امریکی پشتی که 9 ماه و نیو لأوکرانیای درباز کری جاره یکم و گریه امریکایی. اشتن سریلو که جنک رگزگوهوره و روزنامه‌وان بریه چو اوکرانیای دا که لسر داگیرکرنا روسیه راپوران چه بکه. و دبیجه که وک کسک رگزگوهور او نگران بود اما که سنوری اوکرانیای درباز کری. درباره زایندان من دا دبالگیان دا پرزگیرک هبو و اشکره نبو که اوکراینی دی چوان رفتاره دیگل کسک رگزگوهور بگد دماشاک دا. اشتون سریلو دبیجه که از مناوه یا لأوکرانیای نرین وین درباره که جواکه چوا دکاره جواکه LGBTQ فهم بکه گوهر. جروجا یکم دماغو از هاتین بداره گاواکو پاسپورتا من مرگیری من دید که اوکراینا پر باش پیشوازی دیگه و افجی بو صدم که از پر بباندور بخبتم هر وکی نویس کارک و نهاجی وکی لشکرک زاینده من قد کشه نبو. لیکولین دست نشان دکن که هلوستن لأوکرانیای درباره کسین LGBTQ دگوهره. لیکولینک 2019 لأوکرانیای نشان داده که جسادی 69 جوان کسین دنگدار گوتن که هموسکسوالی جعالی جواکی و ناه پجرانده. دما که تن جسادی 14 گوت دوید بهت پجراندن. 3 سال شون داد تو گلان 2022 دا لیکولینک از جعالی سازی جواکناسیان نتوی یا کیوی راگهان که جسدی 6 تو 4 کسیم بشتار لیکولینی بوی گوتن دوید ولاتین LGBTQ لأوکرانیای مافی وک هبن. تنه جسدی 26 کسان او نیرین رد کرد. دبن سروکاتیا زالنسکی وزارت برافانیا اوکراینیای من دید که دبن قانون لشکری جیدا من پتر آزادی های اوکراینیای جا امریکا. پشتی که شرپ چاوین خود دیتن اشتن سریلو سرلیدا که بشتاری هزین ارتش اوکراینیای ببن. دداویه دا پشتی ایریشن روزانه مبریار دا که از چاوان پتر دشار آزادی دا آلیکاریا اوکراینیای بگم نوکی روزنامه وانک آنجی سریلک لیوکی لشکرکی. اشتن سریلو خودی ازمونک بزشکیه و تا یکینه یک بزشکی دا بوه کارک هاتیه پیشکش کردن و پرورده تریپل سی یا استاندارد ناتوی دیتیه و سرکتیه. نها چاره که بچه انیا شر و خباتکار ساغلمی لشکری کار بکن. انیا شر وکی جهنمه دما که امبولانس هاتن تنکرن اصل بداره بوم.
هشتن سریلو دبیجه اوکراینیا جخوا به نشاندان مرخازیا خوا سرکتیه و بهزیا لشکری یا روسیا جی نشان دایه. لی او هیوی دیگه که امریکا بردوام آلیکاریا اوکراینیا بکه حتی که وی بگهینه سرکتنی. راپورتا تاتیانا وروسکو جتوزل دنگ امریکا. او کاربدستان ولایت کالیفرنیا امریکی فرمانه والا کرنی دا ل ورکا براوی یا خطرناک د سال 2018 دا جبر خشینا آخه 23 کس لی هاتبون 23 کس مربون فرمانه دو چهارشنبه جبر باهوزک مازنه لولایتی کو با و باران زیده بخورانینا و الکتریک قد کریا و گفا لهیانجی لچند هریمان کریا البته کاربدستان دورا چند دورجی والا کرنا و چندی امتین داویا برنامه ایرویا کورت کنکشن هاتا برنامه بیل روجا یک شمیار شاد و بختور بنو صلاب من داخل شمو خدا حافظ.